بەهەشتیان پیشانمدا زۆربەی ئەهلی بەهەشت فەقیر بوو و دەفەرمێ فەقیرەکان 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان دەچنە بەهەشتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە ئەو پارەی کە شانازی پێوە دەکەی ڕۆژێک دێت بێ جێی دەهێڵی سوێن بەخوا کفنەکەش لە خەڵکی خێرخواز دەیکڕێ و عەرزەکەشی کە تایە دەف نەکەی عەرزی تۆ نییە و پەیوەندی بە تۆ نییە. هی خەڵکە یەکێک لەو شتانەی کە لە زۆر شوێنە دەیبینم لە دڵسافی خەڵکی دەبینی باسی کەسابەتی خۆیەکە لەخوا بەزیادی و من هەموو ڕۆژێ ئەوە پارەم دەسەکەوێ ڕۆژانەم ئەوە نەیە ئیشەکەم بەخوا ماشەڵاوانە بە قووەتە معاشەکەم ئەوەندە زۆرە. ئەمە لای خەڵکی فەقیرە ئەم شتانە باس مەکە بە تایبەتی ئافرەتان پۆز لێدەن زۆر ئەڕواتە ماڵێک دەڵێ بەخوا حەزم هەرچی بێ پیاوەکەم بۆ مەکڕێ ئەزانی تخوا ئەمە کەوانتەرە هەتانە تخوا ئەمە مەعرەزەیەوە هەتانە تخوا ئەمە جێگا ڕاخەرەیەوە هەتانە لای فەقیرە ئەم شتانە باس مەکە. چەند کەستان بینی فەقیر بوو ئێستا دەوڵەمەندە چەند کەستان بینی دەوڵەمەند بوو ئێستا احتیاجەوەی خەڵک 5,000 بداتێ. شانازی بە خۆتەوە مەکە. ئینسانی موسڵمان دەبێت سپاسی خوا بکات لەسەر نیعمەتەکان دڵی فەقیر خۆشکە. ئیمامی ئەبوو زەڕی غیفاری ڕەزای خوای لێ بێ دەیفەرموو خەلیلی من خۆشەویستی من صلی الله عليه وسلم فەرمانی بە من کرد بەچی ئەمەڕنی بحب المساکین والدنو منهم فەرمانی پێم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فەقیر و هەژارەکانت خۆش بوێ لێیان نزیک بەرەوە خۆشیانت بوێ نەک بیان شکێنیتەوە نەک خەمباریان بکەی. باسی کەسابەتی خۆت پارە و پولی خۆت ئیشی خۆت پێویست ناکە هەموو کەسەی بیزانێ. ڕاستەکی دڵت سافە ئەگەیتەر شوێنە لە خواوەزای مانگی وەرم دەسەکەوێت ئەخ دوای زەرەرەکەی دوای باجەکەی ئەدەی ئەگەر خۆچاویشت لێ نەدەن ئەگەر ماڵەکەیشت نەسووتێنن ئیفلاست پێ نەهێنن بەرامبەری فەقیر خەمبار دەکەی لە کاتێکە نابێ خەمباریکە بێ دڵخۆشیکەی. بۆیە با ئەوش خەمبار نەبێ خوای گەورە ئەو ماڵ و سەروەتەی بە تۆ دا و تاقی دەکاتەوە. خوای گەورە وەکو ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ ڕەزای خوای لێ بێ خوای گەورە ماڵی خۆی ئەدات ئەبەخشێت بە کەسێ خۆشی بوێ و بە کەسێکیش کە ڕقی لێی بێ. بۆیە ماڵ و سەرۆت و سامانەکەی تۆ بەڵگە نییە لەسەرەوەی کە خوا تۆی خۆشەوێ. ئەی نازانی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە دوو حەدیث صحیحدا دەفەرمێت بەهەشتیان پیشانمدا زۆربەی ئەهلی بەهەشت فەقیر بوو و دەفەرمێ فەقیرەکان 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان دەچنە بەهەشتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە ئەو پارەی کە شانازی پێوە دەکەی ڕۆژێک دێت بێ جێی دەهێڵی سوێن بەخوا کفنەکەش لە خەڵکی خێرخواز دەیکڕێ و عەرزەکەشی کە تایە دەف نەکەی عەرزی تۆ نییە و پەیوەندی بە تۆ نییە. هی خەڵکە لە ڕای خوا کەسێک ڕیوەتی دایناو بۆ گۆڕستان بۆی گۆڕی دوانی وەکو منوتی تا بە خاک بسپێڕێ خەڵکی تیا بنێژرێ. کەواتە ئاگاداری خۆت بە لای فەقیر و هەژارە باسی سەرۆت و سامان و ئیش و کەسابەتی خۆت مەکە بۆ ئەوەی خەمباری نەکەی بۆی زەڕبش لە خۆت نەدەی. ئەم دڵسافی خراپە خەڵکی لە دڵسافیە واکە ڕاستەکی ئەوەنە دڵی سافە حەزەکە هەموو خەڵکی شتەکانی بزانێ بەڵام ئەمە خراپە ئەمە مخالەفەی شەرعی خوایە. نهێنی خۆت بپارێزە درۆژ مەکە خوا لعنەتی لە درۆزن کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا فەرمانی بە ئێمە کردووە کە خۆشەویستیمان بۆ فەقیر و هەژارە بێ نەک خەمباریان بکەین.